وەک سندیکاکانی کرێکارانی لقی هەولێر لە 1 ئایاری 2019 لە ڕێپێوانێکی بەرفراوانی کرێکاران بۆ بەردەم پەرلەمانی کوردستان یاداشتێکی پێنج خاڵیمان سەبارەت بە یاساکانی تایبەت بە کرێکاران و باشکردنی ڕەوشی کرێکاران ئاراستەی ئەم خولەی پەرلەمانی کوردستان کردووە، بەڵام ئەوە بۆ 2 ساڵ دەچێ بێ ئەنجامە، هیچ ئەنجامێکی نەبووە. 2 لە بارەگای لقی هەولێر بەدایان کێشەی کرێکار چارەسەر کراوە بە گەڕانەوەی مافەکانیان. 3 سندیکاکانی کرێکارانی لقی هەولێر بەدایان سەردانی ئەنجام داوە بۆ لایەنی پەیوەندیدار بە مەبەستی بە دواداچوون بۆ کێشە و داواکاری کرێکاران بۆ باشکردنی ڕەوشیان لە شوێنی کارەکانیاندا. پوختەی کار و چالاکیەکانی نوێنەرانی لقی هەولێری سندیکاکانی کرێکاران بە هاوبەشی لەگەڵ لێژنەی پشکنین لە بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکارانی هەولێر لە ماوەی ساڵی 2020 بۆ شوێن پرۆژە و کارەکان ئەنجامیان داوە. بەم شێوەیە بووە: 1 ژمارەی سەردانی بۆ شوێن پرۆژە و کارەکان 628 سەردانی بووە. 2 ژمارەی ئەو کرێکارانەی بەسەر کراونەتەوە لە شوێن کاردا 1622 کرێکار بووە. 3 ژمارەی ئەو کرێکارانەی دابین کراون لە شوێن کاردا 1401 کرێکار بووە. 4 چالاکی ڕۆشنبیری ژمارەیان 4 خول و وەرکشۆپ بووە. 55 لێدوان و چاوپێکەوتن بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن ئەنجام دراوە. پوختەی ئاماری گیان لە دەزانی کرێکارانی لقی هەولێر لە ساڵی 2020 بەداخەوە کە 10 کرێکار بووە لە کاتی کارکردندا گیانیان لە دەستداوە کە سەرجەمیان کرێکاری ناوخۆی هەرێم بوون، لەوانە 4 کرێکار دەستەبەریان هەبووە. ئاماری سندیکاکانی کرێکارانی لقی هەولێر لە ساڵی 2020 ئەو کەسانێکە بوونە ئەندام لە ڕێزی سندیکا ژمارەیان 12559 ئەندام بوون. 526 ئەندام لەو ژمارەیەدا لە ڕێگەزی مێی نەبووینە. ژمارەی لێژنەکانی سندیکاکان 121 لێژنەیە. ئەو لێژنانە تایبەتن بە ڕێخستنی کرێکاران لە پرۆژە و لە شوێن کارەکاندا. داواکارین لە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان ئاور لە ژیان و گوزەرانی کرێکاران بدەنەوە بە جێبەجێکردنی یاساکان و ڕەخساندنی هەلی کار بۆ ئەو کرێکارانەی ناوخۆی هەرێم کە ئێستا بێکار ماون لە ماڵەوەن. داواکارین بە گەڕانەوەی ئەو کرێکارە بیانیانەی بە نایاسایی لێرە کار دەکەن بۆ وڵاتی خۆیان بۆ ڕەخساندنی هەلی کاری زیاتر بۆ کرێکارانی ناوخۆی هەرێم.